Rastico, Rastico. Baixo a cola aqui.
You dest you.
مات بنات خوشي روبي اي باشا حبا وصال صار خير في حال هنير دي مرة خايفة شفه برا يونس برا كاكا جا برا ليدر تشين تويكا حدا الشارع
حمد فرقة حمد تابي وسطة شوفيان Dei bukşu iyi var.
Аркадий. Сегодня джальни бицелда. Eyvallah. Ama sonra. Sen istiyare biraz da grande tutto, però poi Guarda questa scuola! Amma barolaka! Ola da dietro inşallah. Ecco Gale! Bu kamyon atılıyor. Soğuk sağ. Dai Buran!
يونس لا 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 يونس صورت تليفون بالتليفون ده باش كورنيلا كاتب كورنيلا اوفسايدي بحكم ديري عيبه اوفسايدي دي نص اوصل عزيزي تسقيليا قنزي احترامي رأي دقنا يونس
بران لكن قادر مثلا بالبيت بدل كده بتجوري بدل كده بوليس سكان لجوري بس قادر ما يدكي دو دقیقه اضافی باشه
ورا شوارع 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 الله يستعمل شوارع ورا كان أجمدين كان أجمدين
Salihar.
Duba duvar. Bari. Peste corre, corre, corre. Devi bieta. Areo i tu c'è la protezione. Şöyle, şöyle. Şöyle. Yani beni doğu. Hadi boş. Havalarını mızını bir saat. Uçağı bilmiyorum. Şöyle.
فرقة يدك يدك قدامك أحمد أحمد وصل شوالة حماس ثابت مشكلة تورك تورك
دڵنیایەوە سپاسانەکەم یەکەم یاری قۆناغی دووەممانە لە یاریگای برایەتی بەڕاستی یارێکی زۆر قورس بوو بە تایبەتی شەوتی دوو کۆنتترۆلی یاریگایان کردەوان توانیان خۆیان بسەپێنن بەسەر یاریەکە کۆنتترۆلی یاریگا بکەن بەڵام بەرحاڵ لە دەرەوە یاریگای خۆ یەکەم یاری و لە قۆناغی دووهام بتانی دووگۆڵ لە برایەتی بکەین نەتیجێکی زۆر باشە یاریزانەکانمان بە تایبەتی شەوتی یەک واجباتیان لە 100% جێبەجێ کرد بەدلی دوو هەندێک گەڕینە دواوە و زەختێکی زۆری لەسەر دروستکردین ئیشەڵا بتوانین بۆ یاریەکانی داهات و باشتر بین لە هەردوو گەمەکە بتوانین و باشی یاری بکەین بەڵێ ڕاستە بەگشتی ئەمڕۆ یەکەم یاری قۆناغی دووەمە خۆدانزان قۆناغی دوم خاکۆکردنەوە تۆزێ زەحمەتە دەربەنیخانی ژیانیەکی زۆر باشە بە باشی خۆیان ئامادە کردووە ڕاستی ئەمە وا بوو لە گێمی یەکەمە باشی دەرنەکەوتین بەڵام لە گێمی دۆماتوانم بڵێم لایانی کەم مستحقی ئەو بین کە تەعادول بین لە یاریەکە بەس سواز بۆ خۆی گەورە ئیتر تۆپانیە ژاوایە دەربەنیخانی شتی بێکی باشە یاخوا پیرۆزیان